نەخۆشخانەی گشتی ڕانیا کە نزیکەی ساڵێک لەمەوبەر بڕیاری نۆژەنکردنەوەی درا بەڵام تاوەکو ئێستا تەواو نەکراوە بەهۆی تەواو نەکردنی پرۆژەی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەکە ژمارەیەک لا دکتۆرەکان لە سەرجەم پسپۆرەکان دژی تەواو نەکردنی پرۆژەکە گرت بوونەوە. نەخۆشخانەی گشتی ڕانیە کە بە شادەماری تەندروستی ڕاپەڕین دادەنرێت بە مەبەستی نۆژەنکردنەوە لە کۆتا ساڵی ڕابردووە تێکدراوە و دەبوایە کارەکانی لە مانگی ئایاری ئەم ساڵ بە کۆتا هاتبە. بەڵام بەداخەوە بەهۆی سەرف نەکردنی گوژمەی پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکار ئێستا کارەکانی زۆر بە هێواشی بەڕێوە دەچێت و ئێمە ئەم بەیاننامە لەڕێی ئێوەوە داوا لە سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت دەکەین هەرچی زووە بە فریای خەڵکی ئەم شارەکەوێ. ئێمە باش دەزانین و ئاگاداریشین ڕۆژانە حکوومەتی هەرێم لە ناوچە جیاجیەکانی تر دەست دەکا بەکردنەوەی نەخۆشخانەی زۆراوزۆر و سەرفکردنی پارەی پێویست بەڵام نازانم بۆ ڕوو لە دەڤەرەکەی ئێمە ناکە خۆ ئێمە بووین ئەوانمان هێناوەتە سەر تەختی دەسەڵات و دەسەڵاتداری. بەڕاستی حکوومەت وەکو پێویست و کەرتەکانی تر گرنگی نادا بە کەرتی تەندروستی گشتی یەکێکە لە هۆکارەکان و بە تایبەتر لە دەڤەرەکەی ئێمە هۆکارەکە زیاتر بۆ پشتگوێخستنی زیاتری حکوومەت دەگەڕێتەوە بۆ دەڤەرە. پرۆژەی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی گشتی ڕانیا ئەگەر چی نزیکەی لە سەدا هەفتەی کارەکانی تەواو بووە بەڵام تەنها لە سەدا 20 پارەکەی بۆ خەرج کراوە پێویستی با بودجەی زیاترە بۆ تەواوکردنی. بەڕێوبەری تەندروستی ڕاپەڕینیش بە وەکالەت دەڵێ بەهۆی کەم تەرخەمی لا پلانەکانی حکوومەت ئەو بودجەیی کەماوە بۆیان سرف نەکراوە. ئەم پرۆژەیە لە مانگی 12 دەست بە کارەکانی کراوە ئەوایە مانگی 5 کارەکانی تەواوکردبە بەڵام وەکو خۆتان ئەزانن کە بەهۆی پەتای کۆرۆناوە سەرجەم کارەکانی تیادا وەستاوە لە مانگی 2 هەتا مانگی 6 بە خۆشحاڵیەوە لە سا هەفتای کارەکانی تەواو کردووە لە هەمان کاتدا لە سا 20 ئەو بودجێ کە ئەم بۆم نۆژنکردن تەرخان کراوە لە سا 20 وەرگرتووە بەهۆی خستستی کارەکانی حکوومەت بڵێن بەهۆی کەم تەرخەمی لە پلانەکانی حکوومەت لە وەزارەتی دارایی بەتایبەتی ئەم پارەیە سرف نەکراوە. خراپی کەرتی تەندروستی لا سنووری ئیدارەی ڕاپەڕین لە کاتێکدایە کە بۆ چەندین جارە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی ڕانیا دژی خراپی کەرتی تەندروستی چالاکی مەدەنی ئەنجام دەدەن بەڵام تاوەکو ئێستا جوابی داواکاریەکانیان نەدراوەتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.